توري كمي أمر برنامج كمان كين لا توري أمري برنامج كمان باز لا كونفرنسي مكتب رخصتنا كين كبري واجد البته وك ما جمع بكردو هميشه باسش مالو كردو وروني شيء كتير اجتماعي كردستاني كقالو حزباني ك حزبك ديار الهرمي كردستان وهروها لطاي عراقيشة البته أم كونفرنسي ككريت یەکێکە لە ڕاستباندەکانی کۆنگرەی پێنجەم کە ئەنجام درابوو و بۆ ئەمڕۆ یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەیە ڕۆژانی 6 و 7 و 8 مانگ بەردەوامە بێت ئێمە قسە و گفتوگۆ لەسەر کۆنفرانسەکە ئەکەین بزانین تەوەرەکانی ئەمڕۆی یاخود ئەو بابەتانی کە باس ئەکرێت لە کۆنفرانسەکە بۆ یەکەم ڕۆژ چیە بێ و بۆ ڕۆژانی داهاتوش بە هەمان شێوە ئەو گۆڕانکاریانی کاکرێت لە مەڵبەندەکان لە کۆمیتەکان بە شێوەیەکی گشتی کامانابن بۆ بەستەش میوانداری زۆر بەڕێز خدر مستەفامان کردووە کە بەڕێزیان ئەندامی سەرکرداتی یەکێتین و بەرپرسی مەڵبەندی سۆران و ڕاستەوخۆ لاستۆدەی بانی کورسادنی سەوە لەگەڵماندان کاک خدر سڵاو لەبێت بانیت باش بەخێر بیت بانیتان باش بیانی باش بۆ هەموو لایەک و ڕێز و سڵاوم لێرەوە بۆ هەموو بینەرانی کورساتی عزیز زۆر سپاس بە ئامادەبوونت کاک خدر کاک خدر ئەگەر دەستپێک لەو دەست پێ بکەین با بزانین بە شێوەیەکی گشتی کۆنفرانسەکە ناوەڕۆکەکەی چۆنە بێت و ئەمڕۆ یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەیە کە بەڕێواچێت یەکەم ڕۆژ ئەو بابەتانی کە تیا باسەکرێت چی لە خۆگرێت زۆر سپاس دیارە ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە مێژووی کاری ڕێکخراوەیی و سەردەمی یەکێتی چونکە ئەمڕۆ دوای کۆنگرەی پێنج کە یەکێک لە کۆنگرە گرنگ و سەرکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە قۆناغی ژیانی سیاسی خۆیدا یەکێک لە ڕاستپاردەکانی کۆنگرا پێکهێنان یان گرتنی کۆنفرانسێکی تایبەت بوو بە کاری ڕێکخراوەیی و بە کاری ڕێخستن مەکتێبی ڕێخستن لە دوای کۆنگرەوە کۆمەڵێک لیژنەی پێکێناوە زیاتر لە 2 مانگە کار دەکەن بۆ ئەوەی کە کۆنفرانسێکی سەرکەوتوو ئەنجام بدەن بۆی بتوانین ئەو ڕاستپاردەی کە لە کۆنگرەوە دەرچووە بتوانن بەباشی جێبەجێکرد لە ژێر دروستمی میتۆدێکی نوێ بۆ ڕێخستنێکی سەردەمیانە ئیتر ماوەی نزیکەی 2 مانگ زیاترە دەستکراوە بە کاری ئامادەکاری بۆ ئەم کۆنفرانسە و ئەو تەوارانی کە لە کۆنفرانسەکە جێگایان کراوەتەوە بوون بە بابەتی گرنگ و یان تەوەری سەرەکی کارکردن تێدا پەیکەربەندیە و جۆرێکی تر لە نەخشە ڕێگای نوێیە و بەشداری کارای گەنجانە هەڵبژاردنە و جارێکی تر ئەنجومەنی پشتیوانیەکانە و ئەمانە و لە خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە بریتە لە پەروەردەی کادر ئەمانە بەشێکی گرنگی ڕاست یان تەوەرەکانی کۆنفرانسن ئەمڕۆ یەکەم ڕۆژی کۆنفرانس کە لە سعات 11 لە قەڵاچوانانەوە دەست پێ ئەکات وەکو جەلسەی یەکەم جەلسەیەکی تەشریفاتی ئەبێ بەڵام لە دوای نیوەڕۆوە لیژنەکان دروست دەکرێن و دەست دەکەن بەکار و هەنگاوەکانی خۆیان و ماوەی 3 ڕۆژ ئەو لیژنانە بەردەوامە بن لە بارگای مەکتەبی ڕێخستن بۆی بتوانن کۆمەڵێک ڕاستپاردەی گرنگ کە بتوانین ڕێخستنیەکی نوێ لەگەڵ خۆناغی ئەم سەردەمایە بۆ یەکێتی بگونجێ دو کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردە وەربگیرێت و دوجارە جێڕدرێتەوە بۆ ناو خۆڵی کۆنفرانس لە ڕۆژی 8 مانگە باشە کاک خدر لیژنەکان جیاکراونەتەوە لە چەند لیژنە پێکهاتوون ئەوەی تا ئێستا تەبەن کۆنفرانس ئەمڕۆ لە دەست پێک بڕیارەدا بەڵام پێشبینی ئەکرێت زیاتر لە 7 بۆ 8 لیژنە پێک بێندرێت و لیژنەکان دیاریکراون بەڵام دوزار بڕیاری کۆنفرانس دەبێت ئایا ئەم لیژنانە پێویستەکە وەکو خۆیان بەردەوام بنیان لیژنەکان تێکەڵ چێژ بکرێن بە لیژنێکی کەمتر بەڵام بۆ هەموو ئامادە حاڵەتەکاندا لە ژمارەی لیژنەکان لە 7 بۆ 8 لیژنە کەمتر نابێت بەڕێز خدر مستەفا وەک پێشتر ئاماژەمان پێیە لەسەر ڕاستپاردە و ڕێنمایەکانی کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم کۆنفرانسە بەڕێوەچێت کە مەبەست لەی ئەکتیڤکردنەوە و ئەپدەیتکردنەوەی ئۆرگانەکانە ئایا دوای ئەم کۆنفرانسی ئۆرگانەکانی دیکە بەڕێوەچێت بەدڵنیاییەوە ئەم کۆنفرانسە کۆمەڵێک ڕاستپاردە دەرەکە وەکو چۆن کۆنگرە ڕاستپاردەی کرد بۆ بەستنی کۆنفرانسێک ئەم کۆنفرانسش کۆمەڵێک ڕاستپاردە دەکات بۆ جێبەجێکردنی ئەم کۆنفرانسانە و جێبەجێکردنی ڕاستپاردەکان لە ئاستی کۆمیتە و مەڵبەندەکان بەدڵنیاییەوە ئەم گۆڕانکاریانە ئەبێ بچێتە خواری خوارەوە ئێمە جارێکی کە ئەمانوێ بگەڕێنەوە بۆ ئەو سەرەتایی کە سەرۆک مامجەلال تاکیدی لێ کردوێتەوە ئەڵێ بۆ گەڕانەوە بۆ خانۆ قوڕەکان ئێمە ئەمانەوێت لەم ڕێگایەوە جارێکی کە ڕێخستنەکانی خۆمان بە سەردەمێکی نوێ بە شێوازێکی نوێ بە میتۆدێکی بینەوە ناو هەموو ئەو چین و توێژانەی کۆمەڵی کوردەواری بۆیە بەڵێ بەدڵنیاییەوە ئەچێتە سەرجەم ئۆرگانەکان ئەگرێتەوە سەرجەم ئۆرگانەکان ئەگرێتەوە تا کۆمیتە و کەرت و پۆلەکانیشمان و دوجار ئێمە ئەمانەوێت کار لەسەر تاکتاکی وڵاتەکەمان بکەن چونکە ئێمە ئەو سەردەمە تێ ئەپەڕینین لەوەی کە لە قۆناغی ڕابردوو باسی ئەومانە کرد هەڵبژاردن ئەچین دەرگە بە دەرگا لێدین ئەمجار ئێمە ئەمانەوێ بچینە تاک بە تاک و دەنگ بە دەنگی دەنگ دەرەکانمان بەسەرکەینەوە بۆ ئەوەی جارێککە ڕێچکە و ڕێاڵە و پەیامی یەکێتی بگەینێت
تاک بەتاک بۆیە بە دڵنیاییەوە ئێمە لەم قۆناغەدا ڕاستپاردەکانی کۆنفرانسی ڕێخستن ئەبین بۆ مەڵبەند و کۆمیتەکان تا ئەچینە خواری خوارەوە تا ئەچینە سەر یەکەیەکەی کادر و تاکەکانی خۆمان کە دۆست و لایەنگرانی یەکێتین و ئەندامانی یەکێتین و هەموو ئەوانەشی کە ئاەنەوێ ڕۆژگارێک لێ ناو یەکێتیە خزمەت و درێژە بە کار و سیاسەتی خۆیان بدەن ئەکید یەکێتی بۆ ئەمەش پلانی بەرنامەی گەرم و گوڕمان بێت لەم کۆنفرانسایە. باشەکەواتە ڕاستپاردەکان دوای کۆنفرانسەکە ئاڕاستی کێکرێت بۆی کە بە شێوەیەکی باشکاریان لەسەر بکرێت. بەدڵنیاییەوە ڕاستپاردەکانی ئەم کۆنفرانسە کە دەرەچێت و لە دوای ڕۆژ پەسەند دەکرێت ئەنجومەنی سەرکردایەتی و سەرۆک پەسەندی ئەکەن ئەبێ بە ڕاستپاردە و ئەدرێ بە مەڵبەند و کۆمیتەکان و لیژنەیەکی بۆ پێک دێت ئەم لیژنەیە چاودێری هەڵسەنگاندنی کارەکانەکە دەبێت و دوجاریش کە ڕاستپاردەکان لە ماوەیەکی دیاریکراوە متابعاکرێن و گەیشت نەچی و ڕاستپاردەکانی بەچی گەیشت ئینجا لیژنەیەکی هەڵسەنگاندن بۆ کارەکانی یان فیدباچی کار و ڕاستپاردەکان ئەکرێت بۆی هەڵسەنگاندنیەکی وەربکرێت ئەگەر لە شوێنێکە کەم و کورتێکە بۆی بە خێرایی هەڵسەنگاندی بۆ بکرێت و ئەم کەم و کورتیانەی ئەگەر لەناو کۆنفرانسەکە کە من دڵنیام هیچ کەم و کورتی تێدا نەبێت چونکە ئەم کۆنفرانسە ژمارەیەکی زۆر کۆڕ و کۆبوونەوەی بۆ کراوە ژمارەی ماوەی زیاتر لە 2 مانگە ئامادەکاری بۆ ئەکرێت لە مەڵبەندەکانە کۆڕ و کۆبوونەوەی فراوانی بۆ کراوە لە چەندین مەڵبەندا مینی کۆنفرانسی بۆ کراوە ئەنی ئامادەکاری زۆر کراوە بۆیە من دڵنیام ڕاستپاردەکانی ئەم کۆنفرانسە ڕاستپاردی زۆر جددی و گرنگن و بەشێکی بە توێژینەوە کراوە ینی لە ناوەندە زانستی و ئەکادیمیەکانەوە ڕاوێژیان پێکراوە سەرنج و ڕایەکانیان وەرگیرەوە بۆیە من دڵنیام ڕاستپاردەکانی ئەم کۆنفرانسەکەی کە من کۆنفرانسی ڕێخستنە ڕۆڵی گەورەی دەبێت لە نوێک بوونەوەی ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە نەتیجە ئەچێتە خوارەوە کار و کردارەکانی خۆی لە ڕنگدانەوەیکی گەورەی ئەبێ لەناو گەنجانمان بە تایبەتی ئەڵێم گەنجان چونکە بەپێ ئەو داتانەی هەیە ڕێژەی گەنج لەوە هەرێمی کوردستان لە سەتاسیە و پێویستە کە ئێمە کە یەکێک لە تەوەرە سەرچەکانمان گەنجان و بەشدارکردنی کاریانە لە ناو ڕێخستنەکانی یەکێتی چۆن بتوانین توانای گەنجان کۆکەینەوە ئەمە توێژینەوەی بۆ کراوە لە کۆنگرەیە گرنگی زۆری پێدراوە و لەم کۆنفرانسەشە خاڵێک و تەوەرێکی سەرچیە چۆن نتوانین ئەمانە کۆکەینەوە چونکە گەنجان ڕۆڵی گرنگیانە بێت و تەوەرێک لە تەوەرەکانی کۆنفرانسمان گەنجان و ژنانن کە ژنان ڕۆڵی زۆر گەورەیان لە ڕابردووە لە ناوێچێتی هەبووە ئەم جارشیان ڕۆڵی گەوریان لە کۆنفرانس پێدراوە و دڵنیاشم لە داهاتوودا ئەو ڕۆڵە گرنگیان بەرجەستە ئەکەن و لە گەشە پێدان و نوێبوونەوەی یەکی کەواتە بەڕێز قدر بەپێی قسەکانت بێ لەم کۆنفرانسەدا بایەخی زیاتر بە ژنان و لاوانە درێ بە شێوەیەکی گشتی بایەخ بە هەموو چین و توێژە بەڵام گەنجان کە داینەمۆی جوڵە و کاری سیاسین ڕۆڵی زیاتر ڕۆڵی گەورە و کاریگەریان پێدێت و لە تەوەرێک لە تەوەرە سەرچەکانی ناو کۆنفرانسەکەمان ژنان و گەنجانن بووە کاراکردنەوەی پلانێکی تۆکمە هەیە ئەمە بە توێژینەوەیکی گرنگ ئەنجام درراوە ئەم تەوەرەیە بۆی بتوانین چۆن بتوانین دریک بە هەموو ئەو کەم و کورتیانە بکەین کە ئاستەنگن لە بەردەمی بەشداری گەنجان لە پرۆسی سیاسیە بۆیە ئەم دڵنیام ئەم کۆنفرانسی ئەمڕۆ ڕێگەچارەی زۆر گونجاو دەستنیشانەکات و ئەشتوانین ئەم ڕێگەچارانە ئەو ڕێگەچارانان کە کاران ئاسانی ئەتوانین دەستیان پێ بگات و بتوانین گرفت و چارەسەرەکانمان بۆ دەستنیشان کات دڵنیام ئەتوانین کاری گەورەی پێ بەڵێ بەڕێز قدر بە ژمارە یان بەداتا لاتە چەند ژن بەشداری کۆنفرانسەکەی ئەمڕۆکەن ڕێژەی دیاریکراوە من داکە من ئەندامی لیژنە پەرشتینیم بەڵام دڵنیایی دەکەم ڕێژەی بەرچاو هەیە کە لە ڕێژەی ئەو ڕێژەی کە بۆ کۆتای ژن لە هەموو شوێنەکان هەیە ئەم ڕێژەیە زۆر بەرزترە چونکە یەکێتی ڕۆڵی گەورەی بە ژنانداوە دڵنیام ڕێژەی ژنان ئەگەر لە 140 نەبێت کەمتر ناوێت بەڕێز قدر باسمان کرد کە سەرجەم ئۆرگانەکان کۆنفرانس بەڕێوە ئەچێت قۆناغ بە قۆناغ لە پلانە هەیە لە داهاتوودا کۆنفرانس لەسەر ئاستی مەڵبەندەکانیش بەڕێوە بچێت بەست ناوچەکان بە دیاریکراوی بڵێ بە دڵنیاییەوە دوای ئۆرگانەکان بڵێ بە دڵنیاییەوە ئەبێ ئەوە بکرێت ئەمە چۆن ئەم ڕاستپاردنی لە کۆنفرانسی ئەمڕۆی مەکتەبی ڕێخستنیان لە ماوەی 3 ڕۆژە دەرسن ئەبێ بچێتە مەڵبەندەکان لە مەڵبەندەکانە بێ کۆنفرانسیان بۆ بکرێت بەڵێ ئەم کۆنفرانسانە جارێکی کە ڕنگدانەوەی کۆنفرانسی کۆنگرە بۆ کۆنفرانس لە کۆنفرانسەوە بۆ کۆنفرانسی مەڵبەندەکان بە دڵنیاییەوە ئەکرێت دەمان باشە کە خدرۆک سەرەتا ئاماژەمان پێ کرد کە ئەم کۆنفرانسە بۆ گۆڕانکاری تەواوە ئەتوانین بڵێن کە هیچ گۆڕانکاریەک لە مەڵبەندەکان ناکرێت بە ژمارە کەم بکرێنەوە زیاد بکرێن بامان شێوە یاخود کۆمیتەکانیش بامان شێوە توانین زانیاری مالەسەن بابەتە بیتە یان هەر لە کۆنفرانسەکە ئەتوانێت باز بکرێت بە دڵنیایەوە یەکێک لەوانەی کە ڕاستپاردەی کۆنگرەیە و ڕاستپاردی ئەم کۆنفرانسە و بەشێکشە لە کاری لیژنەکانمان تەرشێقکردنەوەی ئۆرگانەکانمانە ئێمە ڕاستە یەکێتی حیزبێکی پانوپۆڕ و گەورەیە پێویستەکە بچێتە ناو هەموو چین و توێژەکان و پانتایەکی فراوانتر کە بە دڵنیایەوە بەڵام لەم قۆناغە ئەبێ
ئێمە هەوڵدەین پەیکەربەندیەکی نوێ بۆ ئۆرگانەکانمان دابرین بەپێی گونجاوی لەگەڵ قۆناغی سەردەم بە دڵنیاییەوە ژمالەوانەیە ژمارەیەک لە ئۆرگانەکانمان کەم بکرێتەوە چونکە ئێمە ئەمانەوێت ڕێخستنەکانمان لەسەر ئەساسێکی نوێ کە ئێمە حزبێکین ئامانجی سیاسی گەورەمان هەیە بەڵام لە هەمان کاتتا ئێمە حزبێکین کار بۆ هەڵبژاردنەکەین بۆیە ئەبێ ئێمە شێوازێکی گونجاندنی نێوان ناوەندەکانی تۆماری دەنگدان و دەنگدان لەگەڵ پەیکەربەندی ڕێخستنەکانمان بگونجێنی بۆ ئەگەر پێویستکە لە شوێنێک ژماری مەڵبەندەکانمان کەم بکرێتەوە بڵێ ئەوە بڕیاری کۆنفرانسە کەمەکرێتەوە لە شوێنێک پێویستی کرد زیاد بکرێت بە دڵنیایی پێویستی زیاد بکرێت بۆیە بە دڵنیاییەوە ئەمانە هەموو ئێهێڵینەوە بۆ ناو کۆنفرانس بەڵام هەموو ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاری گەورن و بە بەردەوامی چاوەڕێی ئەوەی کۆنفرانس قراریان لێبدا ئەوەی ئەبێتە بڕیاری کۆنفرانس بە دڵنیاییەوە جێبەجێ باشە سەبارەت بۆ کەسانی کە مەڵبەندەکان کۆمیتەکان بەڕێوە بنوانی کە کادرن یاخود پۆستێکی دەسەڵاتێکیان هەیە ئەمانش گۆڕانکاریان بەسەرایەت بە دڵنیایی گۆڕانکاری ئەگەر لە مانایان نەکرێ گۆڕانکاری مانایەکی نابێت بەڵێ گۆڕانکاری لە هەموو شتێکاکرێت گۆڕانکاری لە پەروەردە لە دنیابینی لە دیدگای یەکێتی حتا گۆڕانکاری ئەمانوێت لە شێوازی بینا و پێداویستەکانی ئۆرگانەکانیشمان بکەین سەردەمانێک ئێمە پێویستمان بە جۆرێک لە شێوازی بەڕێوەبردننی کاری ڕێکخراوەی بۆ ئێستا گۆڕاوە ئەبێ ئەم گۆڕان پێداویستیانەی کە بۆ کارێکی ڕێخستنی سەردەمی ئێستا پێویستە بێ ئەوانە بکەین بەڵێ بە دڵنیاییەوە پێویستمان بە گۆڕانکاریە لە کادرەکان گۆڕانکاریە لە پێداویستیەکان گۆڕانکاریە لە هایکل و بینای ئۆرگانەکانمان بۆیە گرینگە ئێمە لە کاتێکدا لەوانەیە لە قۆناغێکە پێویستمان بەوە بوو بێهەڵۆکی گەورەمان هەبێت کە بەردەوامی کۆڕ و چالاکی داوێت ئێستا لە ئۆرگانەکانمان یەکێک لە شتانی کە زۆر پێویستە بەردەوام خولی پەروەردەیی هەبی هۆڵەکە بێ ئەم خولی پەروەردەیەی ترا بەڕێوە بچێت ئەمانە گرینگن و بەشێکن لە ڕاستپاردە و بڕیارەکانی یان ئەو خاڵانی کە خراونەتە ناو ئەجندای کۆنفرانس بە دڵنیایی ئەو کارانە ئەبن و گۆڕانکاری شەبێ گۆڕانکاریەکانی تریش کە زۆر لای من گرینگە ئەوەیە کە ئەمانەوێت گۆڕانکاری لە دنیابینی کادرەکانمان پەروەردەی کادرەکانمان بکەن چونکە ڕۆژگارێک کادرەکانی یەکێتی بە ڕنگ و ڕوو بە هەڵوێستەکانیانە ناسرەنەوە ئێستا قۆناغێک کاتۆتە پێش پێویستمان پێ بگەڕین ئەو سەرەتانی کە ڕۆژگارێک سەرۆک مامجلات تاکیدی دەکردەوە کە پەروەردە ئێمە ئێستاگامانەوە بگەڕینەوە سەر ئەوەی کە چۆن ئەم قۆناغە دەست پێ بکەین ئێستا بەسپاسەوە مەکتەبی ڕێخستن لەگەڵ مەڵبەندی دراسات دەستیان کردو بە پەروەردەی کادرەکانمان لەم فترەیە خولێک بەڕێوە چووە خولی تریش بەردەوامە بی ئەمە سەرەتایەکە پێش ئەوەی بچینە ناو کۆنفرانس دەستکراوە بە بەشێک لە ڕاستپاردانەی کە لە کۆنگرە بڕیاری لێدراوە دڵنیام ئەگەینە کۆتایی خاڵێک کە یەکێتی ئەچێتەوە ئەو قۆناغی کە کادرەکانی وەکو سەردەمی خۆی بە هەڵوێستەکانیان بە دنیابینیان بەڕوو بە ئەوەی کە هەمیشە ناسراون بە کادری وشیار و زیرەک دڵنیام یەکێتێتەوە ئەم قۆناغ کەواتە کاک خدر هەڵبەتە بەڵا کاک خدر بەڵا کاک خدر ئەتوانین بڵین لەکوی هەموو ئەوانەی کە بەڕێستان باستان کردو لە سەرتاشەوە ئاماژەمان پێکردکە ئەمە یەکەم کۆنفرانسی مەکتەبی ڕێخستنەکە ئەنجام بدرێ و تەواوی گۆڕانکاری تیاکرێ و باسی لە بابەتانە کردکە تایبەتن بە ژنان هەروەها گەنجانیش بە هەمان شێوە ئەتوانین بڵین تا چەند گرینگە لە ئێستادا کۆنفرانسێکی کە لەم شێوەیە ئەنجام بدرێت و لەم کاتەیە گرنگێکی بۆ چێگەڕێتەوە گرنگی ئەم کۆنفرانسە قۆناغەکە فەرزی کردو ئێمە دەبێت کۆنفرانسکەین چونکە ئەبێ یەکێتی هەمیشە لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەمدا خۆی نوێ کردوەوە ئەم قۆناغە پێویستە یەکێتی خۆی ئامادەکات بۆ قۆناغی ئێستا و قۆناغی ئایندا ئەم کەرستە و ئەم میتۆدی کارکردنی ئێمە گونجاو نبووە بۆ ئەم قۆناغە بۆیە زۆر گرنگە ئێمە لەم قۆناغە خۆمان ئامادەکەین وەکو حیزبێکی کارا و کاریگەر لە وڵات بۆیە ئەگەر ئەمەنەکەی ناتوانین لەگەڵ ڕەوتی پێشکەوتنەکان بڕۆین درکردنی یەکێتی و مەکتەبی ڕێخستن و سەرکردایەتی یەکێتی بۆ ئەمەی کە ئەم گۆڕانکاریانە بکرێن و بەردەوام بن نیشانی ئەوەیە کە گرنگیەکی زۆر گەورە هەیە گرنگیڕی ئەم کۆنفرانس ئەوەیە کە کۆی سەرکردایەتی یەکێتی ئەندامی ئەم کۆنفرانسن ئەمە نیشانەی ئەوەی کە گرنگیەکی گەورە هەیە و گرنگ تایبەتمەندیەکی گەورە بەم کۆنفرانسەدراوە بە دڵنیاییەوە گرنگیەکی زۆر گەورەی هەیە ئەم کۆنفرانس بەڵێ بەڕاست خدر باسمان لە بەشداریکردنی کارای ژنان و لاوان کرد لە کۆنفرانسەکانە تا چەند کادرەکانمان کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکراون بۆ بەشداریکردنیان لە کۆنفرانسی لەو جۆرە مەبەستم پێشوەخت ئەمە زیاتر لە دوو مانگەوەکو لە پێش ئاماژەم پێدا دوو مانگە مەکتەبی ڕێخستن پلانی کاری هەیە و لە هەموو مەڵبەندەکانە کۆنفرانسی مینی کۆنفرانس کراوە یان کۆڕ و کۆبوونەوەی فراوانیستکراوە من زۆر دڵخۆشم وەک ئامادە سازێک بۆ کۆنفرانس من زۆر دڵخۆشم لە ماوەی ئەم دوو مانگی ڕابردووە کۆنفرانس تەوەری سەرەکی گفتوگۆی زۆربەی نێوان کادر و ئۆرگانەکانی ئێمە بووە بۆ بە بابەتێکی گرنگ
بە گرنگجەوە سیر کراوە بۆیە ئەم ڕاستپاردانەی کۆنفرانس کە ئێمە بۆ نمونەوە کۆمەڵبەندی سۆران کە راپۆرتێکی ئامادەکاری لە چەوەرچی و ئەم تەمەرانە بەرز کراوەتەوە دید و بۆچوون و تێڕوانینی کۆی کادرەکانمانە و ئەندامەکانمانەکە لە خواری خوارەوە ئێمە دەستمان پێ کردووە ئێمە هاتوین ئەم ڕاستپاردان و ئەم راپۆرتی ئێمە و کۆی راپۆرتی مەڵبەندەکانیان ئەوانەی کە لە کۆنفرانسا ئاخرێنە بەرباس بە تەنیا ڕێی کۆمەڵە کادری ئاستی مەڵبەندەکان نین چۆتە خواری خوارەوە لە خواری خوارەوە بۆچوونی هەموو هەواڵەکانی تێدا وەرگیرەوە بۆیە من گەشتبینم کە ئەم کۆنفرانسا بە کۆمەڵێک ڕاستپاردە دەرەچێت کە هەموو تاچێکی هەموو کادرێک و ئەندام و دۆستێکی یەکێتی هەستەکات ئەمە بەشێکە لە ڕاستپاردە و ڕێیەکانی ئەو بۆیە دوجار کاتێک تۆ لە بەشێکەبی لە داڕشتنی پلانێک بە دڵنیاییەوە ئەبی بە بەشێکی کاریگە لە جێبەجێکردن ڕاستپاردەکان بۆیە زۆر گەشت بینم کە ڕاستپاردەکانی کۆنفرانس کە دوجار ڕاستپاردەی گشتین ئەبنە بەشێکی ئاسان بۆ جێبەجێکردن چونکە ڕێیەکان لە پێشەوە هەر یەکێک ئامادەسازی دەرونی بۆ کردووە و ئەمێنێتەوە سەر ئەو ئامادەسازانەی کە دوجار زمینەی کۆنفرانسەکە ئێڕەخسێنێت دڵنیام ئەوەش بە ئاسانی بەدیدێت. بەڵێ بەڕێز قەدەر باس لە گۆڕانکاریەکان کرد و ئەگەری کەمکردنەوەی چەند ئۆرگانێک بەڵام لە هەمان کاتە بۆ خۆ گونجاندن لەگەڵ ئەم هەلومەرجەیە ئایا لە کۆنفرانسەکاندا بەشێکی گشتی باز لە دامەزانی چەند ئۆرگانێکی تر ناکرێت کە لەگەڵ هەلومەرجی ئەمڕۆیە بگونجێت چ ناوخۆ چ عێراق و جیان باشتی زەرورێت ئەیسەکە بەڵێ مەبەستم بۆ خۆ گونجاندن لەگەڵ هەڵمەرجە بە دڵنیاییەوە لە حاڵەتێکدا پێویست کە ئێمە ژمارەی ئۆرگانی نوێ بکرێتەوە یان بەشی نوێ بکرێتەوە کە گونجاو بێ لەگەڵ ئەم قۆناغی بفەلسفەی ئێستای کاری ڕێکخراوەیمان بە دڵنیاییەوە ئەوە ئەکرێت و کۆنفرانس بۆ ئەوەیە کە ئێمە لەکوێ پێویستمان پێەیە ئۆرگانێکمان هەیە کە من ناڵم بێ ڕۆڵ بووە بەڵام لەوانەیە ڕۆڵەکەی لەم قۆناغا ئەچێتە خاڵی سێم و چوارم کاتێک یەک خاڵێک لە خاڵەکانیان ئۆرگانێک یان پێداویستێک ئەبێتە ئەولەویەتی کارەکانمان بە دڵنیاییەوە پێویست بەوە ئەکات ئۆرگانی نوێ بکرێتەوە یان بەشی نوێ بکرێتەوە بۆی بتوانین بۆ نمونە پلان و داتا داڕشتنی پلان لە مەڵبەندەکان کە پێشتر ئەم بەشە نەبووە لەوانەیە ببێتە بەشێکی نوێ و کاریگەر بەشی توێژینەوە لە مەڵبەندەکان لەوانەیە پێشتر نەبووە بەشی توێ ڕاپرسی کە ڕاستە لە نێو بەشی ئامار و هەڵبژاردنە بەشێک کە بووە ڕاپرسی کراوە بەڵام بە شێوەیەکی فەرمی نەبووە بەشێکی دیاریکرد لەوانەیە پێویست کە ئێمە بۆ هەر پرسێک ڕاپرسی بکەین توێژینەوە بکەین ئەبێ ئێمە لەمە دووە پیش بە ببەستین بە ناوەندە ئەکادیمیەکانمان بۆ توێژینەوە و کاری ڕێکخراوەیی و ئێمە پشت دەبەستین بە ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە بواری توێژینەوە کارەکەن ناوەندە ئەکادیمیەکانمان کاتێک پێویست کە ئەمانە بکەین بە دڵنیاییەوە ئێستا پێویستە بۆیە من دڵنیام بەشێک لەو داهێنانە لەم قۆناغا لە کۆنفرانسی ڕێخستنە جیانەکرێتەوە دروست دەکرێن ئەوانن کە بەشێک هەندێک بەش یان هۆبەی گرنگ لە ناو مەڵبەندە و کۆمیتەکانەکرێنەوە کە بۆ قۆناغی ئەم سەردەمەمان پێویستمانە. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز خەدر مستەفا ئەندامی سەرکردایەتی یەکێتی و بەرپرسی مەڵبەندی سۆران سپاس بۆی کەم بەیانە لەگەڵمان نەبوو و کۆمەڵک زانیاری زۆر بدەین سپاس کا خەدر زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز سپاس بۆ ئەم دەرفەتە کە بتوانین لە خزمەتتانە پەیامێک و دیدگای یەکێتی ئەم کۆنفرانسە بگەێنم هیوادارم ئەم کۆنفرانسە وەکو خەون و خولیای هەمومانە بگاتە نەتیجێ ئەنجامێک ئەو ئەنجامێکی هەمومان چاوەڕوانی سپاس بۆ ئامادەبوونتان سەرکەوتوو